ئەوەی ئەصحابە کردوێتی زۆر جیاوازە لەوەی کە لە دوای ئەوانە کرێت، چونکە ئەوانن ئەجری ئەم ئومەتە هەمووی بە ئەوانە چێ. هەر کەسێ چاکەیەک بکە هەموو ئەڕاتە خەزیێنەی ئەوانەوە، چونکە ئەوان ئەم دینیان بە ئێمە گەیان، ئەوانن هەڵگری پەیامی خوان. ڕۆژێکیان ئیبن عومەر عەبدوڵای کوڕی عومەر خوا لە خۆی و لە باوکیشی ڕازی بێ گوێی لە کابرایەک بوو هەڵەی ئەکرد بەرامبەر یەکێ لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا ئەمیش ئەم ئاەتانەی خوێندەوە کە لە سورەتی حەشر هاتووە، فەرمووی للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانا. خوای تعالی باسی ئەو هەژارە مسلمانانە ئەکا کە کۆچیان کرد لە پێناوی خوایە، ماڵ و مناڵ و وڵاتی خۆیانیان بەجێهێڵا لە پێناوی ئەوەیە کە خوا لە خۆیان ڕازیکەن، مەبەستیان تەنها ڕەزابوونی خوا و سەرخستنی پێغەمبەر و دینەکەی پێغەمبەر بوو. ئەمجا فەرمووی کابرا تۆ لەوانی، یعنی تۆ یەکێکی لەوانەی کە خوا باسیانی کردو لەمە، وتی نەوەڵڵا من لەوان نیم. ئەمجا دوای ئەوە ئاەتێکی ترێ خوای تعالی ئەفەرمێ والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. فرمووی تۆ لەوانی کەوا داڵدەی پێغەمبەر و یارانی پێغەمبەریاندا ماڵەکانیان ئەکردە دووکتەوە و دابەشیان ئەکرد لەگەڵ ئەصحابەکانی پێغەمبەرە، ئەمە خەڵکی مەدینە بوون، تەنانەت خۆیان حەزیان لە چی بکردایە ئەوەیان ئەدا بە ئەوان، یعنی بە کوردی و کورتی هەموو شتێکیان کردە قوربانی دینی خوا، ماڵ مناڵ سەروەت سامان هەموو شتێ. تۆ لەوانی تینەوەڵا من لەوانیش نیم. دەی ئەمجا فەرمووی ئەو ئاەتەی دوای ئەوەی خوێندەوە فەرمووی والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. ئەمجا خوا فەرمووی ئەوانەی کە لە دوای ئەمان دێن، ئەوانەی کە لە دوای ئەنسار و مهاجرین دێن، دوعاکەن ئەڵێن خوایە لێمان خۆش بە وەلەو مسلمانانەی خۆش بە کە لە پێش ئێمە بوون، یا ڕەبی خوایە لەناو دڵمانە شتێک بەرامبەر ئەوان نەبێ، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. فەرمووی تۆ لەمانەی کابراش وتی ئومێ دەکەم من لەوانە بم، ئومێ دەکەم لەوانە بم. ئەمیش فەرمووی ئومێ دەکەی لەوان بی و یعنی لەمانە بیوا خوا لە ئاەتی سێما باسێکاو تۆ لە جیاتی ئەوەی دوعا بۆ ئەوانەی پێشوو بکەی، داوا بکەی خوا لیان خۆش ببێ، داوا بکەی لە دڵتا هیچ بەرامبەریان نەبێ، کەچی سێرەکەی دەمیشت ئەو نەپیسە بەرامبەریان، هەیهات شتی وا نابێت. عائشە خوای لێ ڕازی بێ دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ ئەوانەی لە دوای سەحابەکان هاتن خوا ئەمری پیان کرد کە دوعا بکەن بۆ سەحابەکانی پێغەمبەر، دوعایان بۆ بکەن کە خوا لیان خۆش ببێ، کە خوا ئەجر و پاداشیان بداتەوە، خوا لیان ڕازی بێ، کەچی سەیرەکەی هەنیەک ئەڕوا قسەیان پێکا، هەنیەک ئەڕوا جوێنیان پێدا، خوا پەنامان بدا. هەروەها عبدالله کوڕی عومەر ئەفەرمێ خوای لێ ڕازی بێ لا تصبوا أصحاب محمد صلى الله عليه وسلم فلمقام أحدهم ساعة خير من عمل أحدكم عمره. ئەفەرمێ ئامان وریای دەمتان بن بەرامبەر بە ئەصحابەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم هەڵە نەکەن، والله هەموو ژیانتان کار بکەن لە پێناوی خوایە ناگا بە یەک سەعاتی ئەوان، هەموو ژیانتان لە پێناوی خوایە کار بکەن ناگا بە یەک سەعاتی ئەوان.